کێشەی کەمی قوتابخانەمانیشەیە بەڕاستی قوتابخانەکان ئێمە بەهۆی کەمی قوتابخانەوە یعنی 15 قوتابخانە ڕوخێنرا بە ناوی نوێژەنکردنەوە بەڵام هەتا ئێستا نوێژەن نەکراوەتەوە بۆیە ئەمانە کەڵەکە بۆتەوە ئەوەی کە سێدەوامی و چواردەوامی هەر بەناو پێ ئەوترێ خوێندن 2 سعات 3 سعات خوێندن نییە و هەندێک قوتابخانەمانەیە لە سنووری داقوق بەهۆی بوونی داعشەوانەوە چۆڵ کراوە و هەندێک قوتابخانەمانش لە خواری کەرکووکەیە لەبەرەوەی ناوچەکان ناوچەی مەترسیە لە ڕووی ئەمنیەوە و منتیقەکە بەڕاستی زیاتر منتیقەیەکی عەرەبیە ئەو قوتابیانانە تەنانەت ماڵەکانی شەنێکی گوازراوەتەوە بۆ گەڕەکە کوردیەکان ئەمە کەڵەکەی کردووە کە ئێمە بەڕاستی تەزەخومێکی زۆر هەیە لە مەسەلەی قوتابیان و لە مەسەلەی قوتابخانە و قوتابخانەکانشمان هەنێکی هیچ 60 بەڕاستی لەی مەعسکەرە ئەمانەش ستاندەری جیهانی نییە و کێشەی مامۆستایان و موچەی مامۆستایان 14 ساڵە موچەی مامۆستایان لەسەر هەرێمە هەتا ئێستا ئێمە داوامان کرۆ بگەڕێنەوە سەر بەخا بەڵام بەداخەوە بەرپرسانی هەرێم کەم تەرخەمن لەوێ بەڕاستی نوێنەرانمان دەبێت خەمی بخۆن.